ئەمی کیلۆی بە 28. هۆکار چی ئەم ساڵ و نەگرانە؟ کارەوەی کەمەوە تازە پێگا. هەموو ساڵ لەم کاتانە بۆ نییە؟ طبعاً ئیساکیە هە گرانترێگە بینێکی تر هەرزانترە بێ. ئەی گەڵامی و سەری چووە؟ گەڵامی و باشە کیلۆی بە 16 ڕۆبێ بە 4. بەم بەرە جەژنانە خەڵک حەز بە گەڵامی و بامیەکە بیباتەوە؟ ئای تابانەرەوەڵا بامی خۆشە بۆم جشنە. کامیان زیاتر خەڵک حەزی لێ بیبات؟ زیاتر بامی حەزی لێکە. گەڵامی و گەڵامی و تایبەتی ئەوە نییە. هەچ کەس حەزی لێ بێت تۆ زێباتە بۆ خۆی لەواڵ دێنیتەوە. گەڵامەوە هی کوێیە؟ اینی جنوبە. بامیەکە شەرین جنوبە. ئێرانی هەیە ئێرانی هەرزانە بەس ناشرینە. کامیان بەلەزەتر و بەتامترە کوردی یاخدی جنوب؟ این خۆمان بەلەزەت و بەتامترە. این خۆمان بەلەزەت و بەتامترە لەوە. خەڵکی خۆمان زیاتر خواسی لەسەر کوردی خۆمانە؟ ئارەوەڵا زیاتر حەزی لێ این خۆمانە.